بە هیوای کاتەچ خۆش لەگەڵ وانایی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕە 183. لاپەڕە 183 باسی بیر بکەوە و گفتوگۆ بکە بەوانە کەدا بگەڕێەوە هەتا وەڵامی پرسیارەکان بدەیتەوە. پرسیاری ژمارە 1 و 2 دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر. دەچمە لای ڕاهێنانی ئاراستەکراو. پەرگال بەکاربهێنا بۆ جیاکردنەوەی دوو پارچە ڕاستەهێڵی جووت لە هەر کۆمەڵەیەکدا. لە پرسیاری ژمارە 3 پارچە هێڵم هەیە: پارچە هێڵی ڕ پارچە هێڵی س و پارچە هێڵی ب. ئایا کامە لەو سێیە یەکسانە لەگەڵ ئەوی دیکە؟ ئەمن لێرە دەتوانم تۆزێک ڕوونکردنەوە بدەم لەسەر چۆنیەتی پێوانی ڕاستە پارچە ڕاستەهێڵ، بەڵام چونکە بەداخەوە ناتوانم پەرگاڵ بەکاربینم، لێرە تەنیا دەتوانم ڕاستە بەکاربینم، بەڵام هەتا ڕاستەش ناتوانرێ بەکاربێ پێوانەکە ڕاست دەرناچی، چونکە ئەمن پرۆگرام بەکاردێنم و وەکو دەبینن لاپەڕەکە گەورە و گچکە دەکرێ، هیچ کات ناتوانم بزانم لاپەڕە سەرەکیەکە بەخۆی چەندە. لەبەر هەندێ ئەمن ڕاستەکەی بەکاردێنم، بەڵام تەنیا دەتوانم بزانم کام دوو هێڵ یەکسانن، بەڵام ناتوانم بزانم ئایا پێوانەکەیان چەندە. بەڵام ئەوە گرنگ نییە، چونکە لێ من داوا نەکرایە پێوانەکەی بزانم، تەنیا داوا کرایە بزانم ئایا پارچە ڕاستەهێڵەکان یەکسانن یان نا. کەواتە لێرە ڕاستەهێڵی ڕ هەتا ئێرە هات، بزانم بچم ڕاستەهێڵی بۆ وێنە ب بزانم ئەو ب هەتا چێندەرەیە. بە چاویش دیارە کە ڕاستەهێڵی ب درێژترە لە ڕاستەهێڵی ڕ و ئێستا دەچمە لای ڕاستەهێڵی س بزانم ئەو چەندە. ئەو دەبینم بە پێوانەی ڕاستەکەی من لێرە هەروەکو یەکسانە بە ڕ کەواتە دەتوانم بنووسم لێرە، دەتوانم بنووسم پارچە ڕاستەهێڵی ڕ یەکسانە بە پارچە ڕاستەهێڵی س. بچمە لای پرسیاری ژمارە 4 بزانم لەو سێیە کامە یەکسانە. ئێستا پارچە ڕاستەهێڵی ئەوها هەتا چێن دەرهاتیە، هەتا ئەو خاڵەی. ئێستا بچم بزانم پارچە ڕاستەهێڵەکانی دیکە کوونە لە چاو ئەو پارچە ڕاستەهێڵی. وەچوی دەبینین پارچە ڕاستەهێڵی ب درێژترە و بزانم پارچە ڕاستەهێڵی م چەندە. وەچی دەبینین یەکسانە لەگەڵ واتە دەتوانم لێرە دیسان ئەوها بنووسم پارچە ڕاستەهێڵی یەکسانە بە لەگەڵ یان جووتە لەگەڵ پارچە ڕاستەهێڵی. لێرە من جێم نییە بنووسم، لە خوارتر دەنووسم ئەوە، بەڵام ب درێژتر بوو لە هەردووچیان.
ئەوە ئێستا بێمە لای پرسیاری پاشی ئەو پرسیاری گۆشە پێ و بەکاربینە بۆ پێوانی هەر گۆشەیەک. دیار بکە ئەگەر دوو گۆشە لە هەر جووتێک جووتن، بنووسە بەڵێ یان نا. واتە یەکەم جار ئەو گۆشەی پێوانە بکە بزانە چەندە، ئەوجا ئەو گۆشەی پێوانە بکە بزانە چەندە. ئەگەر زانیت وەکو یەکن جووتن یەکسانن بنووسە بەڵێ، ئەگەر نا بنووسە نا. لێرە هەر بە چاو دیارە ئەو گۆشەیە گچکەترە لێرە، بەڵام ئەگەر بمانەوێت پێوانەی بکەین خوێندکاری ژیر دەبی گۆشە پێ و بەکار بهێنین. واتە ئەمن دەبی ئەو ڕاستەیەی لابم گۆشە پێوە چی بەکار بینم، بزانم دەتوانم بزانم لە پرسیاری ژمارە 5 بزانم ئەو گۆشانە چەندن ئەگەر پێم بکرێ. گۆشەی یەکەم بە پێوانەی من دەکاتە 50 پلە. گەر ئەو هایدانێم دەکاتە تۆزێک لە 50 زیاترە، بەڵام با داینێن 50 پلەبی. گۆشەکەی دیکە ئەو گۆشەیەش دەبی ئەمن دوو هێڵی ڕاستی لۆ دروست بکەم. ئەوجە هێڵەکان بە باشی دانێم، هێڵە چیتکەش دەبی دروست بکەم لێرە هەتا ئێرە. ئەوجە ئێستا بە گۆشە پێ و بزانم ئەو گۆشەیە چەندە، بێگومان دیارە گەورەترە. ئەو گۆشەیە وەکو بڵێ 90 پلەیە، کەواتە دەبی بنووسم ئەو دوو گۆشە لە پرسیاری 5 یەکەچیان 50 بوو، ئەوی دیکەشیان 90 کەواتە نا یەکسان نینە. ئەوجا بێمە لای پرسیاری ژمارە 6. ئەگەر ئەو گۆشەی یەکەم پێوانە بکەم یەکەم جار، دەبینم کە لە مابەینی 110 و 120 وەکو برەی 115ەیە. گۆشەکەی دیکە ئەوی لە خواردتر لە خوارەوی لە مابەینی 140 و 150 دەتوانین بڵێن 144-45 کەواتە نا لێرە ئەوانەش یەکسان نینە. ئەوجە بچمە لای ئەو دوو گۆشەکانی دیکە لێرە. ئەو گۆشەیە بزانم ئەگەر بتوانیم هێڵە پەمبەکەی بە باشی دانێم لێرە ئەوها، بزانم دەتوانم بزانم ئەو گۆشەیە چەندە ئەوها داینێم لێرە. وەکو دیارە گۆشەکە 50 لێرە. گۆشەکەی دیکەش ئەگەر پێوانە بکەم، گەر ئەو هێڵەی بگوازمەوە ئێرە، ئەو هێڵە کەسکە ئەو هێڵە پەمبە، ئەوجە گۆشەکە پێوانە بکەم لێرەی دانێم ئەوها، ئەویش 50 کەواتە لە پرسیاری 7 دەتوانم بڵێم بەڵێ هەردوو گۆشەکان یەکسانن. لێرە ئەوها بنووسم، لێرە بنووسم نا، لێرەش بنووسم نا یەکسان نینە، بەڵام یەکەم جار دەبی بنووسم چەند بوون گۆشەکان پێوانەیان چەند بوو. لێرەش 50 بوون دەنووسم بەڵێ. کە لێرە تەماشای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان دەکەین، دەبینین خوێندکاری ژیر هەموو پرسیارەکان دەربارەی بەکارهێنانی پەرگاڵ و بۆ جیاکردنەوەی دوو پارچە ڕاستە هێڵ، ئایا پارچە ڕاستە هێڵەکان یەکسانن یان نا. ئەمنیش ناتوانم پەرگاڵ بەکار بینم، کەواتە ناتوانم وەڵامی ئەو پرسیارانە بدەمەوە، دەیان هێڵمەوە بۆ تۆی ژیر کە ئەو ڕاهێنانانە دروست بکەی. هەروەها گۆشە پێویش زۆر ئاسان نییە ئەمن یەکێک ئەو گۆشە پێوەی بەکار بینم، 100% نییە بەکارهێنانەکەی، چونکە ئەمن
پرۆگرامی بەکاردێنم لەبەر هەندێ هەز دەکەم ئەو لاپەڕەیە لێرانە بێمە کۆتایی ئەو لاپەڕەیە و یەکسەر بچم تەماشای لاپەڕەکەی پاشی ئەو لاپەڕەی بکەم بزانم لەوێن دەرێ چ هەیە. لێرەش شیکاری پرسیارەکان پرسیاری ژمارە 19 گۆشەیەک پێک بهێنە کە پێوانەکەی یەکسان بێ بە سەرجەمی پێوانەی هەردوو گۆشەی BCD و CRS کەواتە لێرە دەبی یەکەم جار ئەمن بچم بزانم ئەو گۆشەیە چەندە کۆی بکەمەوە لەگەڵ پێوانەی ئەو گۆشەی بۆ وێنە ئەگەر ئەو گۆشەیە 90 بوو ئەو گۆشەیەش 45 بوو کۆیان دەکەمەوە دەکاتە 135 ئەو جا گۆشەک دروست دەکەم کە پێوانەکەی 135 بی واتە گۆشە چی کراوە بی. ئەو جا لێرە لەو پرسیاری 20 پارچە ڕاستەهێڵێک بکێش پێک بهێنە کە درێژیەکە یەکسان بێت بە جیاوازی نێوان درێژی د و ڕ و ف و ق کەواتە ئەمن دەچم بزانم دەبی بە ڕاستە بزانم ئەو درێژیە چەندە پاشان بزانم ئەو درێژێش چەندە درێژیەکان لێک دەربکەم بۆ وێنە ئەگەر ئێرە 5 بوو ئەگەر ئێرە 2 بوو 5 بوو ئەگەر ئێرەش 2 بوو لێک دەربکەم دەبیتە 3 ئەو جا ڕاستە پارچە ڕاستە هێڵەکی بچێشم کە پێوانەکەی 3 سانتیمەترە. ئەوەش تەواو بووین. پرسیاری 21 تیشکێکی ڕووناکی لە خاڵی ب کەوتە سەر ئاوێنەی یەکەم. خاڵی ب ئەوە تا ئاوێنە یەکەمیش ئەوە تا ئەوە ئاوێنە یەکەمە تیشکەکە کەوتە سەر ئەو ئاوێنەی لە خاڵی ج کە تیشکەکە کەتە سەر ئەو ئاوێنەی ئەو هاتیشکەکە لەگەڵ ئەو هێڵە ستوونە کە لەگەڵ ئاوێنەکەیە ئەو هێڵە کەسکە ستوونە لەگەڵ ئاوێنەکەی ئەو تیشکە گۆشەیەکی دروست کرد کە 24 پلەیە پێی دەڵێن گۆشەی کەوتن واتە تیشک کەوتنە سەر ئاوێنە. پاشان تیشکەکە بێگومان کە کەتە سەر ئاوێنەکەی تیشکەکە ئەو جارەی دیسان گەڕانەوەی هەیە ئەوە کەوتنە ئەوەش تیشتی پێی دەرێن کاردانەوەیان ناوەچی هەیە تیشکدانەوە بەڵێ تیشکدانەوە ئەو جارێ تیشکەکەی داوە گەڕایەوە سەر ئەو ئاوێنەیە ئەو ئاوێنە کەسکە دیسان گۆشەکی دروست دەکات لەگەڵ ئەو هێڵەی کەستوونە لەگەڵ ئاوێنەکە ئەو گۆشەیە کە دروستی دەکا ئەو گۆشەیە گۆشە ج د س یەکسان دەبی لەگەڵ گۆشەی دیسان تیشکدانەوە کە دەکاتە گۆشەی س د ڕ ئەو جە ئێستا داواکاریەکە ئەوەیە ئایا ئەو گۆشەیە چەندە. پاشان تیشکەکە کەوتە سەر ئاوێنەی دووەم لە خاڵی د پێوانەی س د ڕ بدۆزەوە واتە ئایا ئەو گۆشەی تیشکدانەوە چەندە. جاری دووە زۆر ئاسانە ئەمن لێرە ئەو تیشکەکە هات دەگەڕێتەوە واتە ئەو ئەگەر ئەوەش ئەو ها دروستکەم ئەگەر ئەوەش ئەو ها دروستکەم ئەگەر ئەوەش ئەو ها دروستکەم ئەوەش ئەو ها دروستکەم ئەوەش ئەو ها دروستکەم گۆشەکان گۆشە شینەکە وەکو گۆشە کەسکەکەی ئەویش 24 هەردووچیان 24 لۆ چونکە گۆشەی کەوتن وەکو گۆشەی تیشکدانەوە یەکسانە
پاشان کە زانیم ئەو گۆشە کەسکە 24 گۆشە 24 کەسکەکە لەگەڵ گۆشە سۆرەکەی ئەو گۆشە تەواوکەرن. تەواوکەر واتە چ؟ واتە بە هەردووچیان نەوەدن. لەبەر چ زانیم تەواوکەرن؟ چونکە ئەمن ئەو سێ گۆشە کەسکەم هەیە، یەک لە گۆشەکانی وەستاوە واتە 90 پلەیە، کەواتە دوو گۆشەکانی دیکە بەیەکەوە دەبنە 90 چونکە بە هەر سێکیان دەبنە 180. ئێستا کە زانیم گۆشە سۆرەکە و گۆشە کەسکەکە ئەو گۆشە سەوزە لێرە 90 دەینە 24 لێ دەردەکەم، گۆشە سۆرەکە دەردەچی ئەو گۆشەی ئێرانە. 90 24 لێ بڕوە ئەوها 90 24 4 لێ بڕوە 6 هەشتیش 2 لێ بڕوە 6 کەواتە ئەو گۆشە سۆرە 66 پلەیە. گۆشەکەی مۆرەکە چونکە ئەویش گۆشەی تیشک دانەوەیە ئەویش هەر 66 پلەیە، کەواتە وەڵامی پرسیارەکە 66 پلە. 66 پلە واتە ئەو گۆشەیە سئ یەکسانە بە 66 چونکە ئەو گۆشەی تەنشتیشی یەکسان بوو بە 66 چونکە ئەو گۆشەیە یەکسان بوو بە 24 کەواتە بەو جۆرەی توانیمان گۆشە سئ ببینینەوە. پرسیاری 22 ڕوون بکەوە چۆن پرگاڵ بەکاردەینی بۆ دۆزینەوەی خاڵێک لەسەر دئڕ واتە پارچە هێڵی دئڕ کە دووریەکەی لە خاڵی د وەک دووری مابەینی ب و جئبی. دووری مابەینی ب و جئ واتە لێرە هەتا ئێرە. ئەگەر پرگاڵەکەی بینم داینێم لەسەر خاڵی ب بیکەمەوە هەتا دەگاتە خاڵی جئ، ئەوە دووری ب جئم بەدەستینە. پاشان پرگاڵەکەی دەگوازمەوە لەسەر خاڵی دئی دادەنێم بۆ لێرانە بزانم دەگاتە چێندەر کەوانەک دروست دەکەم. گەیشتە ئێرە گەیشتە ئێرە گەیشتە چێندەر کەوانەک دروست دەکەم، ئەوجا ئەو هێڵەی ئەو کەوانە پێچی دێنی لەگەڵ پارچە هێڵی دئڕ ئەوە دەکاتە بۆ وێنە دەنووسم لێرە پیتی سئ کەواتە د سئ یەکسان دەبی بە ب جئ کەواتە د وە سئ یەکسان دەبی بە ب و جئ بەهۆی پرگاڵ. بەڵام ئەمن ناتوانم بەداخەوە پیشانی بدەم کو ئەو کارە ئەنجام دەدەی، ئەوە ناتوانم، پرگاڵم نییە لەو بەرنامانە هەتا بتوانم ڕوونی کەمەوە. ئێستا تەواو بووین لەو هێڵەکان و پەرگاڵ و گۆشە پێ دێمە لای پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. پرسیاری ژمارە 23 1 و 1 لەسەر 4 دابەش 1 و 1 لەسەر 8 1 و 1 لەسەر 4 دابەشی دەکەین لەگەڵ 1 و 1 لەسەر 8. پێشی دابەشکردن ئاسانترین شتوایە ئەو کەرتە تێکەڵاوانە بکەمە کەرتەچی ئاسایی. کو 4 جاران 1 4 یەکیش 5 دەکاتە 5 بەسەر 4 دابەش 8 جاران 1 8 یەکیش 9 9 بەسەر 8 ئەوە بووە کەرتی ئاسایی. ئەوجا ئێستا 5 دابەش 4ەکەی بنووسمەوە، دابەشەکەی بکەمە جاران و کەرتەکەی پاش هەنجی هەڵگەڕێنمەوە بیکەمە 8 دابەش 9. ئەگەر کورتکردنەوە هەبوو کورتکردنەوەکەی دروستکەم واتە 8 دابەشی 4 بکەم دەبی بە 2 کەواتە لەسەرەوە ماوە 2 جاران 5 دەکاتە 10 لە خوارێش ماوە 9 یان ئەو هادەی هێڵمەوە
یان دەنووسم یەک ژمارەی تەواو و یەک بەسەر 9 دابەشی دەکەم. ئەوە پرسیارەش تەواو بوو. پرسیاری 24 تەواو بکە 8 بەسەر 12 یەکسانە بە چەند بەسەر 8. ئەمن دەبی لێرە تەماشاکەم ئەو 12ەیە کوو بوویتە 8. ئەو 12ەیە جارانی 1.5 کرایە بوویتە 8. کوزانیم چونکە 8ەکەی دەینم دابەشی 12 دەکەم دەبینم دەکاتە 1.5 واتە 8ەکەش دەبی جارانی 1.5 بکەم ببیتە ژمارەیەک. ئەوە ڕێیەکی تکە ئەو 8 بەسەر 12ەی بکەمە کەرتەکی سادەتر واتە هەردوو لای سەرێ و ژێرە دابەشی 4 بکەم. 8 دابەش 4 دەکاتە 2 12 دابەش 4 دەکاتە 3. ئەو جە بنووسم 2 بەسەر 3 یەکسانە بە چەند بەسەر 8. چونکە 3 کوو بوویتە 8 زۆر ئاسانە 3 جارانی 6 کرایە بوویتە 8 دووش جارانی 6 دەکەم دەبیتە 12 کەواتە لێرە دەنووسم 12. ئەوەش تەواو بووم. دەچمە لای پرسیاری ژمارە 25 هاوکێشەکم هەیە لە لای ڕاست 15 لە لای چەپ نیو 1 بەسەر 2 جاران پیتی 3. 1 بەسەر 2 جاران پیتی 3 واتە چ ژمارەک جارانی نیوی بکەم دەبیتە 15 واتە چ ژمارەک دابەشی 2 بکەم دەبیتە 15. ئەو وەکو ئەوەی وایە لەسەرەوە بی جارانی یەکی کرابی بێگومان ژمارە سی کەواتە پیتی 3 یەکسانە بە سی چونکە ئەگەر سی بینم دابەشی 2 کەم دەبیتە 15. ئەگەر نا بە ڕێگای شیکاری هاوکێشە چاچی دەکەم لە لای دەستی چەپ دەبی ئەو نیوە نەمینێ بەتەنێ بمینێتەوە واتە هەردوو لای هاوکێشەکەم دابەشی نیوی دەکەم لێرە و لێرە کە دابەشی نیوی دەکەم نیو دابەش نیو دەبیتە 1 تەنیا پیتی 3 دەمینێتەوە لێرەش 15 دابەش نیو وەکو ئەوەی وایە 15 جاران 2 بەسەر 1 چونکە ئەو دابەشەی دەکەمە جاران و 1 بەسەر 2 هەڵدەگەڕێتەوە دەبیتە 2 بەسەر 1 وەکو ئەوەی وایە 15 جاران 2 دیسان دەکاتەوە 30 کەواتە شیکاری هاوکێشەکە پیتی 3 یەکسانە بە 30 ژمارە 30. پرسیاری 26 ئامادەبوون بۆ تاقیکردنەوە 3 2 بەسەر 3 کۆی دەکەمەوە لەگەڵ 1 5 بەسەر 6. سێ 2 بەسەر 3 کۆی دەکەمەوە لەگەڵ 1 5 بەسەر 6. ئێستا کۆ دەکەمەوە زۆر ڕێ هەیە بۆ کۆکردنەوە. یەکەچیان ئەوەیە ئەو کەرتانە کە تێکەڵن بکەمە کەرتێکی ئاسایی 3 جاران 3 9 کۆ 2 دەکا 11 بەسەر 3 کەرتی یەکەم ئەو های لێ هات. کۆیەکەی وەکو خۆی دەینوە خوارە لێرە 6 جاران 1 6 6 و 5 دەکا 11 بەسەر 6. ئەوزە تەماشایان کەم لەلایەکی ژێرەکە 6 لەلایەکی 3 نابی کۆیان کەمەوە دەبی ژێرەکەیان یەک خەم واتە ئەو 3 دەبی بکەمە 6 بە جۆرەك لە جۆران زۆر ئاسانە تەنیا جارانی 2 دەکەم سەرێ و ژێرە دەبیتە 6. ئێستا سەرەکە بووە 2 جاران 11 دەبووە 22 بەسەر 6 ژێرەکەش بووە هەروەکو خۆی ئەو لایە کەرتەکەی 11 بەسەر 6. ئێستا زۆر ئاسانە کۆکردنەوەیان
6ەکەی دەنووسم 22ش کۆ دەکەمەوە لەگەڵ 11 22 کە کۆ دەکەمەوە لەگەڵ 11 دەبیتە 33 ئێستا 33 ئەمن چ لێ بکەم دابەشی 6 دەکەم کە 30 دابەشی 6 دەکەم دەبیتە 5 تەواو ئەوجە دەمێنێتەوە 3/6 3/6 دەتوانم کورت کەمەوە چونکە سادەترین شێوە نییە واتە 3 دابەشی 3 کەم 6 دابەشی 3 کەم دەبیتە 5 و 1/2 ئەوە ڕێیەک لە ڕێیەکان 5 و 1/2 کەواتە 5 و 1/2 پرسیاری 27 ئومێد بە بەکارهێنانی 1 لیتر بەنزین دووری 9 کیلۆمەتر دەبڕێ ئەو دووریە چەندە کە بە بەکارهێنانی 13 ژمارەی تەواو 5 لە دەیا لیتر بەنزین دەیبڕێ واتە ئەگەر 1 لیتری هەبی 9 کیلۆمەتر دەڕوا ئەدی ئەگەر 13 جار و نیو جار زیاتری هەبی چەند دەڕوا دەبی ئەمن بینم ئەو نۆیەی جارانی 13.5 بکەم بزانم دەکاتە چەند کەواتە 13.5 جارانی 9 پێویست ناکە فاریزەکەی بنووسم 9 جاران 5 45 9 جاران 3 27 27 و 4 28 29 30 31 9 جاران 1 9 لەگەڵ 3 9 10 11 12 ئێستا فاریزەکە لێرە بوو وەختی خۆی ئەمنیش یەک خانەی دەژمێرم لە لای ڕاست ئەوە یەک خانە فاریزەکەی لێرە دادەنێم کەواتە 121.5 کیلۆمەتری دەتوانی ببڕی ئەگەر 13 لیتر و نیو بەنزینی هەبوو کەواتە ئەوە ڕاستە شیکاری پرسیارەکان گۆشەی ڕۆناک بیران جوگرافیای ئەندازەی پارچە ڕاستەهێڵێک لە سنوورەکان بدۆزەوە ئەوە ڕاستە دەتوانی بەکاربینی بزانی کامە لەو سنوورانە بە چاو باش نییە دەتوانی بە ڕاستەهێڵ بزانی کامە سنوور ڕاستەهێڵی لەگەڵە ئەو پرسیارەی دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر لێرە خوێندکاری ژیر هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیەش لاپەڕە 184 هەتا